بانکێک قەرزی 20 میلیۆن دیناری ڕاگەیاند. ئەنجامی زانکۆلاین ڕادەگەێنرێت. هۆشداری لە گەری لافاو دەدرێت. سلااوان لەبێ سمەیەم لە تیوارۆسی هەواڵتان پێشکەشەکەم. بانکی ڕافدین ڕایگەیاند زیاتر لە 5,000 کەس قەرزی پرۆژەکەیان وەرگرتووە کە بڕی هەر قەرزێک 20 میلیۆن دینارە. بانکی ڕافدین لە ڕاگەیاندراوێکدا بڵاوی کردەوە لە سەرەتای پرۆسەی پێدانی قەرزەکانی مانگی نیسانی ئەم ساڵەوە زیاتر لە 5,000 قەرز بەو کەسانە دراوە کە بەپێی قەرزەکانی دەستپێشخەریان تۆمارکراوە و ئاماژەی بەوەش کرد دەستپێشخەری زیادە ئامانجی پاڵپشتیکردنی کەرتی تایبەتە بە وزەی گەنجان و سەرچاوە مرۆیەکان و ڕەخساندنی هەلی کار. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ڕایگەیاند سبەی یەکشەممە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ئەنجامەکانی وەرگرتنی دەرچوانی 12 ئامادەی لە زانکۆ پەیمانگاکان بۆ ساڵی نوێی خوێندنی 2024 بۆ 2025 ڕادەگەیەنرێت. وەزارەتی خوێندنی باڵا ڕاشی دەگەیەنێت دوای ڕاگەیاندنی ئەنجامەکان لە ڕێکەوتی دەی 11 2024 دەست دەکرێت بە پرۆسەی خوێندنی قۆناغی یەکەم لە زانکۆکان. بۆیە پێویستە لەسەر وەرگیراوان لە دوای ڕاگەیاندنی ئەنجامەکان ڕاستەوخۆ پەیوەندی بە زانکۆکانیان بکەن. بۆ ئەم مەبەستەش زانکۆکانی هەرێمی کوردستان ئامادەکاری پێویست دەکەن بۆ پێشوازیکردن لە وەرگیراوان بۆ ساڵی نوێی خوێندنی 2024 بۆ 2025. ژووری ئۆپراسیۆنەکان بۆ بەڕێوەبردننی قەیران و کارەساتەکان ناویە و شوێنانەی بڵاوکردەوە کە پێشبینی زۆرترین بارانبارینی لێ دەکرێت. لە ڕاگەیاندراوێکی ژووری ئۆپراسیۆنەکان بۆ بەڕێوەبردننی قەیران و کارەساتەکان هاتووە. ئاگاداری بۆ هاوڵاتیان بەپێی پێشبینیەکانی کەشناسی هەرێمی کوردستان بارانی بەلێزمە دەبارێت بۆیە ئاگاداری خۆتان بن. ڕاگەیاندراوی ژووری ئۆپراسیۆن و بەڕێوەبردننی قەیران و کارەسات دەشڵێت زۆرترین بڕی بارانبارین 40 ملیم دەبێت و لە سلێمانیە کەمترین بارانبارینیش لە زاخۆ دەبێت و بڕەکەی 15 ملیم دەبێت. سێ هەواڵم پێشکەشکردن هەر شاد.